هێشتا چارەسەرێکی بنبەر بۆ دۆسیەی نەوت و موچە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا نەکراوە. ناکۆکیەکان چارەنووسی موچەی 6 مانگی فەرمانبەرانی هەرێمی خستۆتە مەترسیەوە. ئەگەرچی بڕیاری ناردنی موچەی مانگی 7 درراوە، بەڵام بەندە بەو ڕێکەوتنە نەوتیەی کە تا ئێستا وادەی دەستپێکردنی دیار نییە. هەرێم هەتا ئێستا بڕاستی هەر بە قساڵی ئامادەی نەوت تەسلیمکەین. دوایەوەی ماوەیەکی زۆرە بۆ خەڵک چاوەشەکردن تاکید لەوەکەنەوە ئێمە ئامادەی نەوت تەسلیمکەین و بەغا قبوڵی نییە، بەغا موچە نانێرێ. لە هەمان کاتا دوێنێ وەرەقەیەکیان ئیمزا کردووە کە دیارە پێشتر هیچ نەکراوە. بەڕاستی ئەمڕۆ کە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارەدا دوو داوای لە هەرێم هەیە، یەکەمیان 120 ملیارەکە بنێرێ، دەکرێت ئەو مەبلەغە زیاد و کەم بکرێ، بەڵام مهمەوەی هەرێمە و پارەکاشە بنێرێ. دووهەمیان بخاتە سەر حسابی ئەنجومەنی حسابی حکوومەتی عێراقی فیدراڵ. دووهەمیانە بێ هەرێم تا بەیانی دەستکا بە تێکردنی نەوت لەو وەریە بە مەبەستی ناردنی. ئەگەر ئەمانە نەکا بەڕاستی ئەم ڕێککەوتنێکی ئێستاش کراوە هیچ ئەنجامێکی نابێەوە بەغدا موچە نانێرێ. بەغداد مەرجی بۆ ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم داناوە. هەناردنەکردنەوەی نەوت و ڕادەستکردنی ئەو بڕەدا هاتە نانەوتیەی کە بە پشکی خۆی دەزانێت دوو مەرجی سەرەکی حکوومەتی فیدراڵن. بەداخەوە توانم بڵێم ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەڵ ڕێکەوتنەکان، لەگەڵ گفتوگۆکان، لەگەڵ واژبەکان، لەگەڵ بەڵێنەکان کە تا ئێستا نەیانتوانیوە پابند بن. گرفتی موچە بە یاسا چارەسەر کراوە، بە بڕیاری دادگای فیدراڵی چارەسەر کراوە، بە قانونی ئیداری مالی، بەڵام بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ کێشەیەکی زۆریان هەیە، بێمنپانەیەکی زۆر لە نێوانیانە هەیە، نەیانتوانیوە تا ئێستا پابند بن. بۆیە ئێستاش ئەتوانم بڵێم هاوڵاتیان و تەواوی لایەنەکان جۆرێک لە گومانیان هەیە، جۆرێک لە دڵڕاوکیان هەیە لەوەی کە ئایا ئەم جارش بە هەمان شێوەی جارانی ڕابردوو کێشەکە چارەسەر ناکەن یان ئیرادەیەکی بەهێز هەیە بۆەوەی چارەسەریکەن، کە هیوادارین ئەم جارە بەڕاستیان بێ و کۆتایی بەم کێشەی بێن. کێشەی موچە و بودجەی هەرێمی کوردستان بەهۆی دۆسەی نەوت و داهاتە نانەوتیەکانەوە چەند ساڵە بەردەوام و زەرمەندی یەکەمیش موچەخۆرانن کە دەیان موچەیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەدراوە. گومان دەکرێت دەسەڵاتدارانی هەرێم هیچ ڕێگە چارەیەکی بنەڕەتی بۆ چارەسەر بگرنە بەر بەهۆی بەرژەوەندی حیزبی و شەخسیان لە ڕادەستنەکردنی نەوت و داهاتە نانەوتیەکاندا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.